سڵاتان لێبێ بەڕێزان، من کاردۆکەریم ڕەشید لە ناوەندی توێژینەوەی سبەی لەم وەبیناری ئەم شەوە لەگەڵتان ناوین بۆ پێشکەشکردنی بابەتێک لەسەر سیناریۆکانی داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەر ڕۆشنایی جەنگی ئێران ئیسرائیل. بۆ ئەم بابەتە هەرێک لە بەڕێزان ڕابەرتەڵات بەڕێبەری ناوەندی توێژینەوەی سبەیمان لەگەڵایە، وەروە بەڕێز مێسە مورادی توێژەر و شارەزا لە کاروباری سیاسی نێودەوڵەتیدا لە دانیمارکۆ لەگەڵمانە، وەروەها لە کوردستانیشەوە بەڕێز مینەر کوردی توێژەر و شارەزای لە سیاسی دەوری ئیشمان لەگەڵا بێت. هەوڵە دەین ئەم بابەتە گفتوگۆ بکەین و تیش بخەینە سەر ئەو گۆڕانکاریانەیە کە لە ئێرانە ڕوەدات و ئەمانەیە بە شێوازێکی تیۆریانە و هەوڵ بدەین لەو دەم جەنگە تێبگەین سیناریۆکانی دوای جەنگ چییە، ئێران ئەگەڕێتەوە پێش دۆخی خۆی یاخود ئێرانێکی نوێ دروست ئەبێ، ئەگەر ڕژێم چێنج نەبێ ئەبێت داهاتوی سیستەمی سیاسی ئێران چی لەبێ. وەروەها بەڕێز دکتۆر ڕابەر بەمان شێوە سیناریۆکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان پێڵێ، باڵانسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو سیناریۆیانە چین کە دروستە بن لە دوای ئەم جەنگەوە لە ئەگەری گۆڕینی ڕژێم و لە ئەگەری مانەوەی ڕژەمەکەدا. وەروەها بەڕێز مینەر کوردی باسی ڕۆڵی ئەمریکامان بۆکە کە ئەگەر بکرێ ئەمریکا بەشدار بێ یاخود بەشدار نەبێ، یا بەڵین بربەستەکان مۆتیڤیشنەکان هاندارەکانی ئەمریکاسی بۆی بەشدار بن یاخود بەشدار نەبن. وەروەها منیش بە هەمان شێوە هەوڵە دەم تیش بخەمە سەر ئەو ئەگەری تێوەگلانی عێراق یاخود بەشداریکردنی حەشدی شابی لە شەڕی ئیسرائیل ئێرانە. بۆ ئەم بابەتی یەکەم کە بەبەسمانە باسی ئایندی سیستەمی سیاسی بکەین لە ئێرانە، ئەچمە لای برای بەڕێزم کە مەیسە مورادی کە لە دانیمارکۆ لەگەڵمانایە. پێم خۆشە ئوستاز کاک مەیسەم باسی ومان بۆ بکەی بزانین ئایندی سیستەمی سیاسی لە ئێرانە بەرەو چوو ئەڕوا. ئایا بە تەواوەتی سیستەمی سیاسی لە ئێرانە لەم دۆخی ئێستا ئەوەستێ؟ ئایا سیستەمی سیاسی لە ئێرانە ئەڕوا بەرەو ڕژێم چێنج؟ فاکتەرەکان چین، هۆکارەکان چین، یاخود ئەو مەسەجانە چین، ئەو سیگناڵانە چی کە پێمان ئەڵێن سیستەمی سیاسی لە ئێرانە بەم دۆخی ئێستا نامێت، یاخود نەکرد سیستەمی سیاسی لە ئێرانە بتوانێت ڕۆنبە توانا و هێزی هەیە بێت بتوانین بکەینە سەر گۆڕین یاخود با بڵێین داهاتوی سیستەمی سیاسی لەکە فەرموویێستن 10 دقیقە هەیە بۆ 12 دقیقە بۆ وەڵامی ئەومان. زۆر سپاس کاکاردۆ. من هیوادارم کە ئینترنێت و شتەکەم باش پێ، لەبەرەوەی کە تۆزی هەستم کرد پچڕ دەنگەکەی تۆ هات بۆ لای من. سڵاو ڕێز بۆ هەمووتان، بۆ هەموو هاوڕیانەی کە لێرە بەشدارن. من زۆر دەمەوێت کە زۆر بە خێرا بڕۆمەناو باسەکە، بەڵام پێشەکیەکی زۆر کورت دەڵێم بۆ ئەوەی کە باز داهاتووی ئێران بە شێوەیەکی گشتی بکرێت. پێم وایە پێشەکیەکی پێویستە بەتایبەت هێرشەکە کە ئیسرائیل ئەنجامی داوە. دەمەوێت کە زۆر چەند خاڵێک ئاماژە پێ بکەم زۆر بە کورتی. ئەویش ئەوەیە کە خودی هێرشەکە لە کات و تۆقیتێکی زۆر ئەوەدا بوو کە بە قسەی خۆیان بەرپرسانی ئیسرائیلی لەوە زیاتر نیان دەتوانانی درێژەی پێ بدەن و دەبوو لەو کاتەدا هێرش بکرێتە سەر ئێران. بەڵام ئامانجەکانیان زۆر ئەوە بوو لە سەرەتای هێرشەکەەوە، ئامانجەکانیان زۆر ورد بوو و بە شێوەیەکی زۆر بەربڵاو و قەبارەیەکی زۆر قورس هێرشیان کردە سەر ئێران، کە بووە هۆی ئەوەی کە بەس ئامانجگرتنی سەرکردایەتی ئێران بە ئامانجگرتنی بۆ نمونە پێگە ئەتۆمیەکان، پێگەی موشکی ئێران و دوجار بووە هۆی ئەوەی کە سەر لە شێواویەک لە ناو دەسەڵاتی ئێرانە دروست بکرێت نەتوانن بڕیار بدەن، واتە بڕیاردانیان توانای بڕیاردانیان لێ سنراوەتەوە. هەر ئەوەش بوو کە بووە هۆی ئەوەی کە زۆر بەخێرا بتوانن کۆنتترۆلی ئاسمانی ئێران بکەن. لە ئێستادا ئەگەر دوای نزیک بە 5-6 ڕۆژگام هێرشە دەستی پێکردو، ئەگەر چاوی لێ بکەین کە ئیسرائیل خەریکی چییەوە، چ لە ئاسمان و چ لە زەویە، دابەشکاریەکی کردووە کە ئەتوانین بەو جۆرە چاوی لێ بکەین کە ئەوەی کە ئەو تێرمەی کە لە سیاسەتی زانستە سیاسیەکانە بە شێوەیەکی گشتی باسی لەکرێت و دەوڵەتی شکست خوارد وەکو فەیڵ ستیت بەرەوە ئاراستە خەریکە دەیبە. ئەویش ئەوەیە کە بە سێ شێواز لە دەوڵەت دەدات ئیسرائیل، بە سێ شێواز. بۆ نمونە ئەو هێرشەی کە دەیکاتە سەر بەدەنەی دەوڵەت، دەیکاتە سەر دامەزراوەی دەوڵەت لە تاران، و هاوکات ئەو هێرشەی کە دەیکاتە سەر کەرتی ئابووری، کەرتی وزەی ئێران، ئەم دەیهەوێت و هاوکات هێرشە بەردەوامەکانی بۆ سەر پێگە سەربازی و ئەتۆمیەکانی ئێران. ئەم سێ گۆشەیە هاوکاتە لەگەڵ ئەوەدا کە ئێمە ڕوانگەیەکی دۆکتۆرینی زاحیە دەبینین لە ئێرانە کە ئیسرائیل جێبەجێ دەکات، دۆکتۆرینێکی سەربازی کە
نانستاپ دەبێت فڕۆکەی ئیسرائیلی بێت و بڕوە دەبێت بەسەر ئاسمانی ئێرانەوە بێت دوای کۆنتترۆلکردنی ئاسمانی ئێران بۆیە ئەتوانم بڵێم کە هەر لە سەرتاوە یەک دوای دوو ڕۆژ دوای هێرشەکە ڕوون بوویەوە کە ئیسرائیل پاڵ بە ئێرانەوە دەنێت کە بیکا بە دەوڵەتێکی شکست خواردوو لە زووترین کاتی ممکنە بیکا بە فیلد ستیتێک و پاڵی پێوە دەنێ بەرەو ئەو ئاراستەیە بیبات لە قۆناغی ئێستادا ئیسرائیل هەوڵ دەدات کە توانای نەک ئابووری نەک کەرتی وزە ئیسرائیل سەروەری ئاسمانی لە ئێران سندوێتەوە هەوڵ دەدات سەروەری زەمینیشی لێ بسێنێتەوە واتە ساڤرنتی لەسەر لە دەستی دەوڵەتی ئێران هەوڵ دەدات لێ بستێنێتەوە بەڵام دەوڵەتی ئێرانیش هەوڵ دەدات کە تا ئاستێکی زۆر پێشگیری بکات بەوەی کە ئیسرائیل نەتوانێت سەرکەوتوو بێت کە دەڵێم سەروەری لە زەمینیشان لێ بستێنێتەوە بۆ مەبەستەیەکە لە دوای پەیامەکەی دۆناڵد ترامپ کەوتی تاران چۆڵکن بشێویەک کەوتوتە ناو ئێران بە شێوەیەکی گشتی تا ئێران خەریکە خەڵک ترس و لە ڕاوکێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر لە تارانە دەڵێن بە قسەی و راپۆرتانەکە دەگرێت لە سا هەشتای خەڵکی تاران هاتووەتە دەرەوە ئەگەر گریمانەی ئێمە بۆ تاران 10 ملیۆن بێت لە شەوە کە لە ڕۆژە ئەڕۆ بۆ نزیک 14 ملیۆن بڵێن لە شەوە 10 ملیۆنە نزیک 8 ملیۆن خەڵک هاتووەتە دەرەوە لەو شارە ئەمە دەتوانێت شێوەیەکی گەورە لە ئێرانە دروست بکە و ئەو سەروەری سندنەوە لە دەوڵەتی ئێران بەو مەبەستەش دێ خەڵک دێنە دەرەوە لە شارەکان چۆڵی دەکەن ناوچەکان هاوکات کەرتی بوزە کەرتی ئابووری ئێران بانکەکان لە ژێر فشارێکی زۆردایە هەمووی کێشە و گرفتی گەورەی بۆ دروست بووە پارە نادرێ تەنانەت نانەوەخانەکان ناتوانن نان بدەن کارەبا نەماوە ئاو نەماوە ئەمە ئۆتۆماتیک دەتوانێت ببێ بەهۆی ئەوەی کە بشێوی گشتی لە ناوخۆی ئێرانە دروست بکات واتە ببێ بەهۆی ئەوەی کە دەوڵەت لە تارانە بۆشایی بکەوێتە بینی دەوڵەت لە تاران و ئەو دەوڵەتەش کە لە دەرەوەی تارانەوە هەیە و ساڤرنتی ئێران بەم جۆرە دەیەوێت لێی بدات لەسەر زەمینە هەر ئەمەش بوو کە دەوڵەتی ئێران بۆ نمونە لە زووترین کاتا کە کردی کارێکە کردی ئەو بوو کە عەلی خامنەئی دەسەڵاتەکانی ڕادەستی ئەنجومەنی باڵای سوپای پاسداران کرد واتە ئێستا لە ئێرانە دەوڵەتی نیزامی هەیە بەڵام ڕایان نەگەیاندووە سەرۆکۆمار هیچ کارەیە وەزیری دەرەوە هیچ کارەیە لە ئێستادا دەوڵەتێکی سەربازی هەیە دوجار ئەمڕۆ سەرۆکۆماریش دەسەڵاتی وەزیرەکانی ئێرانی ڕادەستی کەسانی خوارەوە کرد کەواتە ئێرانیش دەزانێت کە ئیسرائیل دەیەوێت ساڤرنتیان سەروەری دەوڵەتی ئێران بکاتە ئامانج بۆیە لەم ئاراستەیەدا ئەتوانم بڵێم کە لە کۆی گشتیدا لە قۆناغێکدایەک ئیسرائیل ئەوەی کە لە تێرمێکی سیاسی کە بەی دەڵێن گاڤەرنانس کەپاسیتی وان توانایی حکومڕانی ئێران ئەکاتە ئامانج لە سەرانسەری ئێرانە و ئەوێ پاشەکشە یان بۆشایی لە نێوانی تاران بۆ نمونە بڵێ کوردستان تاران بەلوچستانیان ئەو بەشتانە دروستکە ئەمە ئۆتۆماتیک دەتوانێت ببێ بەهۆی ئەوەی کە باز لە داهاتوو ئێران کە بڵێن بەڕاستی داهاتووی کۆماری ئیسلامی لە ئێستەشدا ئەگەر ئیسرائیل هێرشەکانی ڕابوەستێنێ لەسەر ئێران و پاشەکشەش بکە بە بۆچوونی من ئەو دەسەڵاتە لەبەرەوەی کە کەرتی وزەی کراوەتە ئامانج ئابووری کراوەتە ئامانج ئاسمانی لە سێنراوەتەوە و سەروەریەکەی بە شێوەیەکی گشتی کراوەتە ئامانج ناتوانێت لە داهاتوودا ئەدعای دەوڵەتێکی فەرمیل وەکو ئەوەی کە بۆ نمونە لە تئۆری سیاسیە هەمانە سەبارەت بە دەوڵەت ئەو پێناسانەی کە بۆ دەوڵەت هەمانە بۆ نمونە ئەوەی کە باز لە سەروەری گشتی دەکا باز لە ئابووری سەربەخۆ دەکا باز لە کەرتی وزە دەکا هەموو ئەو بابەتانەی کە پێیوەستە بە تئۆری سیاسی وە لە سەبارەت بە دەوڵەت هەیە وی لە داهاتوودا ئەگەر تەنانەت کۆماری ئیسلامیش بمێنێتەوە یعنی ئەوەی کە ئیسرائیل پاشەکشە بکات لە هێرشەکانی کە زۆر زەحمەت ئەو کارە بکات کۆماری ئیسلامی لە دوای هێرشی ئیسرائیل کە لە 13 مانگەوە دەستی پێکرد ناتوانێت ئەو دۆخە بگەڕێنێتەوە قەت ئێمە پێمان وان نەبێت کە کۆمارێکی ئیسلامی پێش هێرشی ئیسرائیل لە ئێرانە بوونی هەبێت بۆی لێرەدا دوو سناریۆ بە شێوەی بەرچاو ڕوونە بۆ ئێران یعنی دوو سناریۆ ئێمە دەبینین لە کۆی گشتیدا سناریۆ یەکە کە بە شێوەیەکی گشتی دەسەڵاتی ئێران داڕمێت ڕژیم چێنج بکرێت ڕژیم چێنجکردن لە ئێرانە ئەتوانێت کە لێکەوتەشی لێ بێتەوە ئەتوانێت کە شاڵاوێکی زۆر پەنابەر ڕووبکەنە وڵاتانی دەرەوە بۆ ئەوروپا ئەتوانێت بۆشاییە گەورە دروست بکات بۆ نمونە گروپگەلێک لە ئێرانە سەر هەڵ بدەن دەتوانێت کە ببێ بەهۆی ئەوەی شێوەیەکی گشتی لە ئێرانە دروست بکات ئەتوانم بڵێم بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینی کۆنتڕۆڵ کراو وەتا ئیسرائیل کۆنتڕۆڵی دۆخەکەی کردووە تاکو ئێستا هاوردووەوە سەر پەرشتیاریشی دەکات
ئێوێ ئەمریکاش بێنێت ئەمریکا و ئیسرائیل پێکەوە کۆنتڕۆلشەوەی کشتی بکەن لە دەستیان دەرنەچێ وەڵ هاوکێشێ ئەمە دەتوانێت ئەم سێناریۆیە زیاتر بەرەوە و ئاراستەیە ببات تەنانەت ئەگەر کۆمارێکی ئیسلامیش لەسەر دەسەڵاتە ما بێتەوە ئەو کۆمارە ئیسلامیە دەتوانێت وەکو دەوڵەتێکی داڕماوی فێڵستەیتێک لە ناوەندا بوونی هەبێت بەڵام ئەم دەوڵەتە لە فاکتا دەوڵەت بێت بەڵام لە پرەنسیبە لە تیۆری سیاسیە دەوڵەت نەبێت بەڕاستی وەکو ئەوەی کە بەشارە سەد بوو بەشارە سەد لە دەمەشقابوونی هەبوو بە دەوڵەت پێناسە دەکرا لە فاکتا بەڵام لە تیۆری سیاسیە بەشێک لە سەروەری ئەو وڵاتە بەدەستی بۆ نمونە کوردۆ بوو بەشێکی بەدەست هێزەکانی هەیە تەحریری شام بۆ ئەمەش دەتوانێت بۆ ئێران ڕووبدا ئەمە سێناریۆیەکی کراوەیە و مە زۆر زۆر دوور نییە بەڕاستی ئەم سێناریۆی بۆیە ئەتوانم بڵێم کە کۆماری ئیسلامی بەرەو ئەو ئاراستەیە پاڵ پێوە دەنرێت تا ئاستێکی زۆر یان دەبێت کە ئەوەی کە دۆناڵد ترامپ پێوتووە تەسلیمبوونێکی بێمەرج ئەو تەسلیمبوونە بێمەرجە دیارە بەواتای ئەوەیە کە هەرچیە کە ئیسرائیل دەیهەوێت دەیخاتە بەردەستی ئێران و ئێران دەبێ واژەیە کە ئایا ئەمە دەکات تا کوێستم ئەمەی ڕەت کردوێتەوە ئێران و دەڵێکە من ئەمە قبول ناکەم بەڵام ئەمەش دەبێت هۆی ئەوەی کە درێژە بەم هێرشانە بدرێت واتە درێژەدان بە لێدان لە ژێرخانی ئابووری کەرتی وزەی ئێران لە ئاستێکی زۆر زۆر سەرەوە دەتوانێت کە ئەو بەدەنەی حکوومەت یان دەوڵەت بە شێوەی کشتی بەدەنەی دەوڵەت بکرێتە ئامانج بۆیە تەرکیزەکە زیاتر لە تارانە لەبەرەوەی کە ئێران دەوڵەتێکی مرکزیە سنتراڵە ئەم دەوڵەتە مرکزیە هەموو دامەزراوەکانی لە تارانەوە تارانیش بووتە شوێنێکە بۆ نمونە داوای چۆڵکردنی خەڵکەکە یەکەن و هاوکات لە سەریشەوە لێ دەدەن واتە تاران واتە دەوڵەتی ئێران واتە لێدان لە هەیکەلەی دەوڵەتی ئێران دێبۆ لاتکاک بەسمجان دەست خۆش بێ شیکارێکی وردو جوان بوو پێشە بچمەلای تۆڕابەر وڵا یەک شیکەرەوە هەبوو لەسەر با بڵێن ڕژەم چینج ڕاستەکەیەکی لە نووسەر ئەمریکەکان ئێستا لە خەیاڵانێ بەداخەوە باز دەوا کە لە ڕوانگەی تەکنیکی سەربازیەوە ئەلێ چینج بە بێبوونی سەربازە سەر زەوی ناکرێت ئەمە لەوە چێت ئەو با بڵێن ئەو جنابین ئەو گنۆ بێ کە سیستەمی سیاسی لە ئێرانە ئیشی لەسەرەکات ئەبێت لەسەر زەوی هێزێکە بێت با بڵێن هاندەرێکە بێت هێزێکی سەربازی شاکەر هەبێ بۆی بتوانێت ئەوەی کە پێوتە ڕژەم چینج لە ئێرانە ڕووبە دەست خۆش ئەگەرم وەلای بەڕێزت نەدا ناخرێت نازانم بۆچی من نازانم پێم وایە جۆرێک کۆمپیوتەرەکەم ڕەنگەی نیوێ بەڵام ئەو ڕژیم چێنجش کە باسم لێ کرد دەتوانێت لەو چوارچێوەی ئەو لێدان لە ئەو حکومڕانی ئێرانە و بشێوی دروست بکرێەوە تا خەڵک بەرەو ڕاپەڕینێک شتێک لەو ئاراستەیەدا مەبەستی منیش بوو من پێم وایە بێ بڕۆمە دەرەوە و دووبارە بێمەوە لەبەرەوەی کە کێشەیەک هەیە لە کۆمپیوتەرەکەم ناتوانم نە دەنگەکە داخەم دەستم خۆش بێ ئەمە چینە لای دکتۆر ڕابەر سوپاس کاک مەسەن دێمەوە خزمەتە دوایی دکتۆر ڕابەریان سڵاو لێ بێ پێم خۆش بوو بەڕێزت لەسەر سیناریۆکانی گەریان چی لەسەر وڵاتی ناوەڕاستە ئیسرائیل تقریبا ئەتوانین بڵێن سوپەر پاوەرە ئەتوانین بڵێن هێزەیەکە قسە لە لای ئەوە ئەتوانین بڵێن سنوورەکانە گۆڕێ ڕژێمەکانە گۆڕێ غەزەمان بینی حیزبوڵامان بینی فەڕادەیەکی زۆر لە سووریا توانی باڵانسی هێز بە هەمانشێوە بە هاوکاری هێزەکانی سەر زەوی بگۆڕێت ئەوە ئێستا چۆتە ئێرانەوە سیناریۆکان بەروچوو ئەڕوا لە کاتێکە تورکیامان هەیە وەتانی کەنداومان هەیە ئەیەکرێت ئەمە باڵانسی هێز بگۆڕێ سپاسێکم بەدە بەڕێز لە ماوەی دەقەیە وەڵامان دەکەوێت دکتۆر مایکەکەت دکتۆر زۆر سپاس دکتۆر گیان سڵاو ڕێز بۆ برادران بۆ جەنابەت ڕاستی من ناچمەوە سەر یعنی ئەوەی کاک مەسەن باسی کرد من یەکسەر ئەوە دووبارە ناخم و یەکسەر لە دوای ئەوە دەست پێکەم بۆی کە لە سێناریۆکەمی ئەو باسی کرد لە حاڵەتی کۆلاپسە یان داڕمانی ناوخۆییدا ئەشێ چۆن تەسەوری ئێران بکەین طبعا لە داڕمانی ناوخۆییدا کاک مەسەنش باسی کرد بۆی من هەر بە کوتێڵم ئێرانێکی یعنی کە ئەڵێن ڕژێم چێنج واتە ڕژێمێک کە کۆلاپسەکە داڕمێ بەڵام چاوەڕوان ناکرێت کە بە خێرایی ڕژێمێکی دیکە جێگای بکرێتەوە خێرا ئەم بۆشایە پڕ بکرێتەوە بۆیە لەم حاڵەتەدا
وڵات ئاراستە وەرەگرێ بەرەو دابەشبوونی زۆنی جیاواز یان لۆکەل سۆڤەرنیتی جیاواز لۆکەل ینی کاریگەری بۆ جۆرەی بە جۆرەی پێکاتی دانیشتوان و ئیتنیکی و هەرەوە عمقی جوگرافی ئێران بۆ نمونە ڕەنگە لە ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران کوردەکان ئەمانە ئەجوڵێن بە ئاراستەی کۆنتترۆلکردنی ناوچەکانی خۆیان ڕەنگە بەشی ئازەربایجانی لەگەڵ مەسەن بە ئاراسیشکە بجوڵێ بەلوچستان عەربستان و ئەهواز مەسەلەن جۆرێک لە جوڵەی خود مختاری و ئەوانیش هەوڵی پاراستنی ناوچەکانی خۆیان بچکو ئێمە باز لە لەم سینناریوەیە کە کاگمەیسەم باسکردی ئێمە باز لە فراغی دەوڵەتەکەین باز لە فراغی دامەزراوی ئەمنیەکەین باز لە فراغی دەوڵەتەکەکەن کە ئەتوانێت کاڵی فێڵستێدی کە وڵاتی شکست خوارد واتە نە ئەتوانێت ئەمنیت بپارێزێنە ئەتوانێت هیچ جۆرە پێداویستێکی سەرەتاییش بۆ هاوڵاتیەکانی دروست بکە و بۆ نمونە ڕەنگە لە تاران و ناوەندی ئێرانیش بەشێک لە شوێنانش لەژێر دەستی سوپایی پاسداران یان لەژێر دەستی ئەو ڕژێمی ئێستا بمێنێتەوە ئەمە لەو ڕووەیە کە وەکووتم لە لێەوە دەستم پێ کە ئەگەر بێت و شکلی کۆلاپسەکە ڕوو بدا بەم شێوەیە بێت کە ئێران بەرەو ناوچەیەکی سەر ئاوەڵای دابەشبوونی زۆنی جیاوازە بێت ئەم ناوچەیە لە ڕووی پێکاتی هەم جۆگرافیەکەی هەم نەخشەی دمۆگرافی و دانیشتوانەکەی نەخشەیەکی ئالۆز و فرەنەتەوە فرئتنیک و مەزهبە ئەجا لەم حاڵەتەیە ئەمە ئێران بەتەنیا خۆی نییە چونکە ئێمە ئێران و درێژکراوەکانی چونکە ئێران بیرمان نەچێ دوو دەیە زیاترە زۆر چالاکە لە عێراق لە سووریا لە یەمەن لە لوبناان ئەجا بزانین لەم حاڵەتەیە چی بەسەر ئەمانە دێت بەدڵنیاییەوە ڕۆڵی مقاومەی بەرەی مقاومە یا کە خۆی لە بەشێکی سەرچی لە هێزەکانی حەشی شعبی لە عێراق بینێتەوە لاوازە بێ و هەروە حکوومەتی مرکزی عێراق ڕەنگە دەسەڵاتی زیاتریە بێ بەسەر دەوڵەتە کە ئێستا لە ژێر فشاری زۆردایە و جۆرێک لە هاوسەنگی ئەگەڕێتەوە بۆ نێوان پەیوەندی نێوان پێکاتەی سنی و شیعە و هەروە ڕۆزۆرێک لە هاوسەنگی گەڕێتەوە بۆ پەیوەندی نێوان کورد و شیعە و کورد و سن و هەروە ئەم ڕێخستنی ئەم ڕۆڵە لە ناو چوارچەوەی عێراق ئەما وەکو ئەگەرێکی خێرا سەبارەت بە سووریا بە هەمان شێوە ڕەنگە سەقامگیری زیاتر دروست بکە و مەترسی ئەو پەشویانەیە کە ئێران ئەتوان لە سووریا بەتایبەت لە پاشماوەی ڕژێمی ئەسەد و لە ناو عەلەویەکانە مەسەلەن بێز بچوڵێنیان جوڵەی پێ بکە ڕەنگە سەقامگیری زیاتر پێدە پێش و ئەم ئەگەرە بە تاوەتی لاواز بێ لە لوبنانە بەڕاستی هەر ئێستا ئەیبینینێ حزبوڵا بەتاوەتی لوبنانی دوای لاوازبوونی حزبوڵا دوای حزبوڵا ساڵانێکی زۆر پرۆسی سیاسەتی لوبنانی بەبارەتە گرتر بوو لوبنان جاریشکە توانێت سەرۆکۆمارە ژێری حکوومەت دروستکاتەوە ئەمە تەسەوەرەکرێت کە کاریگەری ئابووریش باشیش هەبێت لە بژانەوەی لوبنان بە هەمان شێوە یەمان ئەبێتە زەبرێکی کوشندە بۆ حوسیەکان بەدەم کاتە احتیمالە لە ئێمەە حوسیەکانیان جۆرێک لە جۆرەکان هەوڵ بدەن بۆ کۆتایهێنان بە ڕاگەاندنی جۆرێک لە ئاشتی ئەگەر ئەوان بتوانن خۆیان بپارێزن کەوایە خۆدا باس کرد بۆ دەرەوەکەی لەسەرێکە هەرێکە لە وڵاتانە ئەمە تەنها تەسەوراتی خێرایە بە جۆرەی ئەو داتایانەی ئەو داتە مەیدانێنە کە ئێمە لەبەردەستمانەوە ناودەکانی میدیا و ناودەکانی توێژینەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی چیە بێ بە بێگومان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هیچ شێوەیەک چم لەمانەوەی ئێران وەکو دەوڵەتێکی لاواست و چ لە کۆلاپسی سیستەم واتە داڕمانی ئێراندا ناگەڕێتەوە پێش سێنزەی حوزەیران بە چاوەڕوانی ئەوە کرێت کە هاوپەیمانێتی نێوان عەرب ئیسرائیلی ئەوەی کە لە ڕێککەوتنامەی ئیبراهیمیدا هەیە زیاتر پەرە بسێنێ و وڵاتی زیاتر بێنە ناو هاوکاریەکەوە پاشانەکە عەرب و ئیسرائیل بەتابەت سعودیا و ئیسرائیلیان نزیکبوونەوەی نێو عەربی و ئیسرائیلیا بە ڕابەرایەتی ئەمریکا سەرکردایەتی داڕشتنەوەی نەزمی ئابووری و تەنانەت تەکنەلۆژی و سیکیوریتی ئاسایشی ناوچەی کەندا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەکرێ ئەگەر هەیە باز لە پرۆژەی یا دیارە پرۆژەی دەمێکە دەرەخراوە تازنیە پرۆژەی دروستکردنی ڕێکخراوێکی ئاسایشی کەنداوی ڕێکخراوێکی هاوبەشی
نێوان ئەم وڵاتانە بۆ بەرگری ئاسمانی بۆ بەرگری هاوبەش بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە مەسلەی دزەپێکردنی تیرۆریا دروستبوون یا سەرهەڵدانەوەی هەر زۆرە گروپێک لەژێر هەر ناوێکیکەیە و بەو مانایە وەکو هەنگاوێکی بنسینەی بۆ دروستکردنیان داڕشتنی بنیادێکی تازە بۆ نەزمی تازای ڕۆژهەڵاتی نوێ ئەوەی کە خۆیان باسی ئەەکەن. ڕۆڵی هێزە گەورەکان لەم پرۆسەیەدا بەم شێوەی خوارەوە بێ بەدڵنیایە و ئەمریکا ڕابەرایەتی ئەم سیستەماکە ینی ئەمریکا سەرپەرشتیاری سەرەکی عەرابی ئەم پرۆژەیە چین بە هاوکاری ئابووری هەوڵەدا بە شێوەی تازە جارێککە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم نەزمە تازەیە و بە ڕێگاکانی پەیوەندی ئابوووریەکانە هاوکاری ئابوووریەکانی خۆی جارێککە بنیاد بنێتەوە. رووسیا چاوەڕوان ناکرێت زۆر کاریگەر بێ ینی بتوانێت زۆر کاریگەری هەبێ لەم پرۆسەیە تازەیەدا. ئەوەی کە لە کۆتاییە بڵێم ئەم وەکو هەر بۆ درێژەی ئەم کاگوێسم دوو سینناریۆی باست کە منیش لەگەڵی هاوڕام بۆیە ناچمەوە سەری تەنها من دێمە سەر نەتیجەکانی سینناریۆخە بۆی کاتەکە دابشکەین احتیمالە ئەگەر هاتو ئەمە ڕووی نەدا وادامان نەکە دەوڵەت نەکەوتەوەتا ڕژەم چنج ڕووی نەدا بەڵام لاواز بووەتە ئێرانێکی لاواز کە ئەچێتەوە پاشەکشاکە بۆ ناو سنوورەکانی خۆی لەم حاڵەتەیە دەوڵەتێکی لاوازە کە بە هیچ شێوەیە کۆنتترۆلی نێودەوڵەتی نییە بەتابەت بەسەر وڵاتانی کە پێشتر ناوم هێنان و باسم کردن پرۆگرامی ئەتۆمیەکەی بە تاوەتی کۆتایی دێت یعنی چووکە ئەگەر بمێنێتەوە بێ دانووسان بکە دانووسان نییە ئەبێ خۆ بەدەستەوە بدا بۆیە پرۆگرامی ئەتۆمیەکەی بە هەموو شێوەیە لەناوەچێ لە ڕووی سەربازیەوە تەواو توانایی سەربازیەکانی سنووردار ئەکرێت چونکە ئەم پرۆسی ئێستا دەستی پێکردووە سەبارەت بە بەرەی مقاومە و جەبهەی بەرەنگاری کە ساڵانێکی زۆر ئیشی لەسەر کراوە بەم تێگەیشتە تازەیە ناتوانێت ئەم دەوڵەتە پشتیوانی چیتر پشتیوانی بەرەی مقاومە بکات چونکە ئەم لە ناو خۆیدا سەرقاڵی کێشەکانی ناوخۆیە بێ بەڵام لە دەرەوە ئەو داینامیک و جۆڵە و گۆڕانکاریانە بەردەوامە بێ بۆیە بەی شێوەیەک ناتوانێت جارێککە پژیری وەکو حیزبوڵڵا و حوسیەکانیان هێزەکانی عێراق بکە هاوسەنگێکی تازە لە ناوچەکەیە دروستە بێت لەم هاوسەنگێدا ئیسرائیل ڕۆڵی سەرەکی ئەبینێ تورکیا ڕابەرایەتی سعودیا ڕابەرایەتی جیهانی عەرەبیەکە ئەبێتە براگەورەی عەرەبی لە ناوچەکەیە جا هەموو شتێک لەگەڵ ئیسرائیل تورکیا ڕەنگە هەوڵدا کاریگەریەکانی خۆی بۆ ئەوەی چووکە تورکیا شەڕی مانەوە و سەپاندنی نفوزی خۆیەکە و ئێستا سووریای لە بەردەسە بەتابەت سووریای ئەحمەد شەرعیان دوای کەوتنی ئەساد و عێراق ڕەنگە لەم قۆناغەیە تورکیا و سعودیا بە جۆرێک لە جۆرەکان تووشی زۆرێک لە لێک نزیکبوون و یان زۆرێک لە تێنشن یان زۆرێک لە حساسیت و پێکدادان ببن سیاسیان مصر وەکو وڵاتێکی گرنگ ڕۆڵی زیاتر دیبلۆماسی و ئەمانە ئەبینێ وەکو ناوبژیوان ئەنجامگیری ئەم پرۆسەیە بەگشتی ئەوەیە کە ئێمە ئەمانە پێمان ئەڵێن کە ئێمە لە قۆناغی کۆتایی هەژمونی ئێران داین دەڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای 45 ساڵ دوای 45 ساڵ ئەم هەژمونە ڕوو لە پاشەکشەیەکی بەرچاوە و ناوچەکە خۆی ئامادەکە بۆ سەرهەڵدانی ڕێخستنێکی تازەی ئابووری تەکنۆلۆژی ئەمنی عەرەب ئیسرائیلی بە دەرەجەی یەکەم سیستەمی ئاسایشی نوێ لەسەر بنەمای مبارەکە و سەرپەرشتی ئەمریکی دائەڕێژێتەوە و جۆرێک لە ئاشتی و سەقامجی ناڵم یەکسەر ڕووەدا بەڵام بە احتیمالی زۆر لە ماوەی چەند ساڵێکدا بەو پێی کە کەنداوی عەرەب وڵاتانی خەلیج پارەیەکی زۆریان لە مەجاالیا ئامادە کردەوە گرەوی ئەوان لەسەر کۆتایی پێنان بە ئایدۆلۆژیای تونڕەوی ئیسلامی سیاسی جاچ شیعی بە یا سونی بە لەلای وڵاتانی خەلیج کە بە جۆرە لە زۆرەکان ئەمە هەڕەشەشە بۆ سەر سیستەمی مۆنارکی و پاشایەتەکانی ئەوان گرەوی ئەوان سەرمایە گوزاریە چونکە وڵاتانی دوای شەڕ وڵاتانی کۆنفلێکت ئەمانە وڵاتانێکی ماندوون تێکشکاون هەندەسەی کۆمەڵایەتی و ئیتنیکی و پێکاتەکانیان تێکچووە نیزام و سیستەمتیانە جارێککە ناغەرێتەوە دۆخی یەکگرتووی بۆیە وڵاتانی خەلیج گرەوی سەرچیان لەسەر گەشە پێدان و سەرمایە گوزاری ئابووری ئەو وڵاتانە ئەبێ بۆی کە بتوانن هەژمونی خۆیان لەسەر ناوچەکە لەسەر ئەمانە بسەپێن و ڕێگری بوون لە هەر مەترسیە کە ئەگەری دووبارە بنەوە سپاس
دەست خۆش بە دوۆژیان زۆر سپاس بابەتێکی جوان بوو وەڵا بۆ تاکیدکردن لە قسەکەی بەڕێزت ئەوەی کە بەڵێن سیستەمێکی سیاسی نوێ لە وڵاتی ناوەڕاست بێت ڕۆژنامەنووسێکی ئیماراتی هەیە ئەکادمیکە باس دەوا کات تر ئەوە ئێمە ئەچین دەبێت بۆ ڕێکاریەکان لە وڵاتی ناوەڕاست بێت جامعەی دوێلی عەرەبی لە قاهیرە بۆ وەکیل بەڕاستی ئەوەشمان پێڵێ کە ئیترێکی بەڕێزی سەرپێدا سعودیە هەم هەڵگری ئاڵای سونی ئیسلام بوو کاردۆ کێشەی دەنگت هەیە من لە لای منە پێم لە وایە ڕاستە دەنگ لای منیش باش نییە ئێستا هەوڵە دەم چارەسەری کەم تەسەوەڕ ناکەم لە خۆم جۆم لە خۆم بەئاسایی ئەوەی کە باسەکرێ ڕاستەکەی ئەوەیە کە جامعەی دووەلی عەرەبی بگوازرێتەوە لە قاهیرە بچێتە کەنداو کە ئیتر ئەمە پێمانەڵێت کەنداو هەم ئەبێتە هەڵگری ئاڵای سونە مەزەب لە ڕۆژڵاتی ناوەڕاستە و هەم بە هەماشەوە فکری القومیە العەرەبیە یاخود ئەوەی کە بەناینەتەوەی عەرەبی ئەگەر بمێنێتەوە بۆ جۆرەی کە ئێستا باسی لێکرێت دەست خۆش بێت تورجان دوێگەرم خزمەت بەڕێزت بابچمە لای بەڕێز کاکبینەر مامۆستا بینەریان سڵاو لێبێ پێم خۆش و بەڕێزت ئەگەر تەرکیزێک یاخود پێمان بڵێ ڕۆڵی ئەمریکا لەم جەنگەیە ئەوەی کە ئەبینرێت دۆناڵد ترامپ یاخود با بڵێ هەر کەسێک لەوەی کە لەگەڵ لە کابینەکەی دۆناڵد ترامپ باس دەوەکەن کە ئەوان بەشداری لە جەنگەکەدا سەربازیان وە چۆن با بڵێن یاری ئەوان لە ئاسمانان ئەوان نەبوو لەڕانیان بەڵام بەڕێستە سانی ئەوەی کە قەسی پێکرێ هەموو ئامڕازەکانی ئەمریکا ئەمریکا تا چەند یاخود با بڵێن ڕۆڵی ئەمریکا چی ئەبێ لەم لە داهاتووە ئەوەی کە باسەکرێکە ئێمە بەرەو چەند سەعاتێک با بڵێن سیستەمی سیاسی لە ئێران ئەگۆڕێ ئەمریکا بەشدار ئەبێت ئایا هاندەرەکان چین ڕێگرەکان چین هەم لە ڕوانگەی دەستوریەوە بێ هەم لە ڕوانگەی بەکارهێنانی دەسەڵاتی سەرخۆی بێ و هەم لەو فاکتەرانەوە بێ کە دۆناڵد ترامپ با بڵێن ئەوەی کە پێوتێ دیپ ستیت کە خۆ لە سەرەتایە دژی دیپ ستیت قسەیە کرد بەڵام ئێستا هەست دەکەیت هاندەرێکی تر هەیە پاڵمەرێکی تر هەیە کە دیپ ستیت وای لێ بکە ئەم جارە بەشدار بێ لەم جەنگەکەم ئەگە بەڕێزت 10 دقە بتوانی وەڵاممان بیتەوە بۆ با بڵێن لە شێوازی دروستکردنی سیاسی خارجی لە دەوڵەتی ئەمریکایە و ڕۆڵی سەرۆک ئەو دامەزرانی ئەمریکا هەیە و بۆ بەجاریکردن لەم جەنگەیە فاکتەرانەی کەواکات ئەمریکا بەشدار بێت یاخود بەشدار بێت فەرموو مامۆستا بینەر جوان لێم ئوستاذ مامۆستا بینەر زۆر سپاس جان جۆ لێمە دەنگم هەیە زۆر سپاس کاکە دۆ سپاس بۆ سنتەری توێژینەوەی سبەی بۆ ڕێخستنیام ئەم گفتوگۆیە بە خێرات نێم میوانەکانەکەم باسی ئەو کرانەوەی هەردوو میوانی پێش من ڕێزەوە دەکەم ئەمەی کە من تەرکیزیە خەمە سەر وەکو ئەوەی کە باسمان کردبوو من لە ڕووی تیۆریەوە هەوڵەدەم کە شتیکاریەک بکەم بەدەر لە هەڵسەنگاندنێکی خودی یاخود کەسی بۆ بابەتەکە و هەوڵێم پشت بەستم تەنها بە تیۆریەکان نەک بە ئاناڵیسیسی خودی بۆ ئەوەی کە هەیە لە ئێستا ئێمە لە قۆناغێکین لەو قۆناغاینەوەی کە تیۆریستەکان پێڵێن قۆناغی بەشداریکردن یاخود ئینگەیجمنت ستیج چونکە لێرەدا کردەوەی سەربازی با بڵێن کردەوەی سەربازی هەیە بەڵام بەبێ بڵاو پێکردنی تەواوەتی سوپا بەبێ بڵاو پێکردنی شەڕکەر یاخود بەبێ بڵاو پێکردنی هێز بۆ ناوچەکان ئەوەی کە هەیە شەڕەکە زیاتر لە ئاسمانەوەیە لە بۆشایی ئاسمانەوەیە تاوەکو ئێستێمە لەم قۆناغیان دەکرێت لەم قۆناغشدا هێشتا پەرەسەندنەکان بەرەو پێشتر نەڕۆن و ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی ئەوەی کە پێوترێ فول سکێل وۆر بەڵام ئەمەش پێویستی بە استراتیژ و دیپلۆماسی کەناڵەکانی پشتەوە هەیە کە ئەمریکا بەردەوامە تاکو ئەم دەقەیە بۆ ڕێخۆشکردن بۆ گفتوگۆکان بۆ ڕێخۆشکردن بۆ ئەوەی کە دروست ببێت نەگاتە ئەوەی کە لە کۆنفلکت سەدیا باسی لێوە دەکرێت پێی دەوتێت
بدەن نەزمی ناوچەیەک یاخود ڕێکی ناوچەیەک ڕێکی سیستەمێکی سیاسی تێک بدەن بۆی ئەمریکا هەر لە زووەوە بۆ ماوەی 4 دەیەکە ئێرانیەکان وەکو ڕیڤژنستێک سەیرەکا بەڵام ئیسرائیلەکان وەکو ستاتس کوا ئاڵای باس دەکات دواتە هاوپەیمانێکی گرنگی خۆیەتی لە قوڵایی ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەیەی و پەیوەندیشی هەمەلایەن و فراوانی هەیە لەگەڵ وڵاتەکەدا کەواتە بەشداریکردنی ئەمریکا لەم قەزیەیە بەشداریکردنیکی استراتیژیە لە ئێستادا وەک لەوەی بەشداریکردنێکی سیاسی یاخود سەربازی یاخود جۆرێکی تر بێت تاوەکو ئێستا مۆتیڤیشنەکان ئەوەی کە هەیە لە حکوومەتی لە وایت هاوس و کە لە بەرپرسانی باڵاوە باسییان لێوە دەکرێت ئەوەیە کە ئەوان دەیانەوێت کە پارێزگاری بێگومان لە ئیسرائیلکەن بۆ ئەمریکیەکان ئەمە شتێکی گرنگە وەکو برادران باسییان لێوە کرد ڕاگررتنی فراوانبوونی ئێران و هەژبوونی ئێران هەردوو بەڕێز باسییان بە جوانی لێوە کرد پێویست ناگا پشمەوە سەری بۆ ڕێگریکردن لە هەر هەڕەشەیەک بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە جام بەرژەوەندیی ئەمریکا تەنها کۆنە بۆتەوە لە ئیسرائیلدا و ڕۆژهەڵاتی ناوڕاست بەرەو فرە پۆڵەری بەرەو فرە محوەری دەڕوات لێرەدا سعودیە و هەیە کە وڵاتیشی بەهێزە وڵاتانی کە داوت هەیە قەتەڕ هەیە ئیماراتە هەیە ئیسرائیل هەیە تورکیا و هەیە ئێران ئێستا بەرەو داتەپین دەڕوات بەڵام بەمانە ئەکتەری گرنگن کە لە ماوەی 2 دەی ڕابردووە دەتوانرێت سێگۆشەیەک دروستکەن کە GDPیان لە ئەگەر نزیک نەبێتەوە لە یەکێتی ئەوروپا دەگاتە ئەو ئاستا بۆیە ڕۆژهەڵاتی ناوڕاستەنها ئەکتەریشی بەهێزیتیان نییە لە ماوەی 5 ڕۆژی ڕابردووە ئێمە بینیمان کە ئەمریکا چی بەکارهێناوە ئەمریکا ئارمد دیپلۆمەسی بەکارهێناوە لە کۆنفلێکت ستەدیا تیۆریەک هەیە پێدەوترێت ئارمد دیپلۆمەسی کە باس لەوە دەکات تۆدەی توانە سەربازی توانە تەکنەلۆژی توانە فڕۆکەییەکانت توانە کەشتی گەلیەکانت هەمووی ئەخەیتە بەرچاو هەمووی ئەخەیتە بەردەست هەمووی ئەخەیتە سەر ئەو ناوچەی کە ئەو دۆخەی تێدا جێگیر بووە بەڵام لە هەمان کاتا شەڕ و پێکدادانی ڕاستە و خۆ ڕوو ناکات زیاتر ئەگەر بیخێنە سەر کوردیەکەی ئەڵێ عەرزێکی عەضەڵاتی کردووە بە کوردەکەی ئێمە بینیمان کە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا F-35 F-22 لە ناوچەکانە بڵاوبوونەوەتەوە گروپە هێرشبەرە کەشتیە هەڵگرەکانی ئەمریکا لە ناوچەکەدا زیاتر نزیک بوونەتەوە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوڕاست سیستەمی بەرگری موشکی ئەمریکا بە شێوەیەکی فراوانتر لە هەم لە ئیسرائیل هەم لە وڵاتانی تری ناوچەکە بە تایبەتی ئیمارات سعودیا و قەتار و لە وڵاتانی تری ژەمانە هەمووی گۆڕانێکی شفتی بۆ ئەو ڕووداوانی کە ڕوویان داوە لە 5 ڕۆژی ڕابردوودا لە ڕوانگەی توێژینەوە و لە ڕوانگەی خوێندنی ئەمنیەوە ئەمە ڕنگدانەوەی ئەو استراتیژە کلاسیکێ کە هەر بە سیمپڵی پێوترێت دیتەرنس تەنها زیاتر پیشاندان و عەرزکردنی دەسەڵاتە بەبێ ئەوەی تاوەکو ئێستا گەشت بێتینە هیچ قۆناغێکی شەڕ لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڵام ئەمە مەترسێکە لێرەوە دەست پێ دەکات چونکە ئەوەی ئەمریکا وەکو بەرگری دەیبینێت بۆ نمونە هێنانی فڕۆکە و هێنانی کەشتی گەل و هێنانی چەک و تەقەمەنی زیاتر لەلایەن ئێرانەوە وەکو ئامادەکاری بۆ شەڕ لێک دەدرێتەوە لە هەمان کاتدا ئەوەی کە ئێران ناوی دەنێت بەرەنگاربوونەوە یاخود ڕوبە ڕووبوونەوە یاخود مقاومەکردن ئەمریکا و ئیسرائیلەکان بە ئیستیفزازکردن ناوی دەبن ئەمە ئەو پۆینتەیە کە ئەگەینە سەرەوەی ئەمە سکیوریتی دیڵەمایەکمان هەیە کە بەرگری و ڕەفتاری هەردوو لایەنەکان هەم هێرشبەر و هەم ئەوەی کە مقاومەکات هەردوو لا تێکەڵ بۆ هەردوو لا بەمافی خۆیان ێزانن کە ڕەفتارەکانیان بەو شێوەیە بێت کە دەیانەوێت بۆ ئێمەش فیدباک لوپێک دروست دەکات کە ئەویش لە کۆنفلێکت ستەدیا باسی لەوە دەکرێت کە لەوانەیە قۆناغەکە بگەێنێتە فول سکیل وۆر ئێستا سەرڕای بەرزبوونەوەی ئەم گەرژیانە ئێمە هێشتا لە سیناریۆی شەڕی تەواوانی لێرەیە تیۆری چارەسەرکردنی ناکۆچی هەنێک گەشتبینی باسەکە کە لەوانەیەت
بۆ نمونە بڵین تاوەکو ئێستا ئێران ڕاستە و خۆ لە ئێرانی نەداوە دەوڵەتانی کەندا و عمان ئیمارات ئەمانە هەمووی سەرقاڵن کەناڵ دیپلۆماسیەکان بەکاردێنن بۆ ئەوەی کە نەگاتە فول سکێل وار و ئەوەی کە هەیە تاوەکو ئێستا تۆزە لەمە پێشیش خەواڵ هەیە کە گوایە شاندی ئێرانی بەڵام تاوەکو ئێستا بەشڕاز نەکراوەتەوە کە ئایا ئەم شاندە بە تەواوەتی وەڵامی واشنگتنیان داوەتەوە بەڵێ یاخود بەنەخێر چۆنە ڕۆین بۆ ئەمریکا و بۆ ئەوەی کە ئەم ڕێگایەت بەرەو کوێ دەڕات بە حەقە دێمە دەتوانین سێ سیناریۆمان هەبێت سیناریۆ یەکەمیان ئەوەیە کە تۆ ئێرانیەکان ئەمە تەسعیدە زیاتر دەکەن و هێرش دەکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەمەش ئەمریکا ڕاستە و خۆ دێنێتە شەڕەکەەوە و دەبێتە شەڕێکی فراوانتری هەرێمی سیناروی دووەمیانەوەیە کە گفتوگۆ و دانوستان ئەتۆمیەکان دووبارە دەست پێ دەکەنەوە ئێران و ئەمریکا لە یەکێک لە وڵاتەکان دووبارە دەسەکەنەوە بەوەی کە ئەوکو ئێستا ڕوویداوە گەڕەکان بەردەوامە بێت و بەڵام لە هەمان کاتا بەو کۆندیشنانەی بەو بێمەرجی و بەو داواکاریانەی کە ئیسرائیل و کامبریشەکان داوای دەکەن سیناروی سێمیشانەوەیە کە بۆ نمونە ئەمریکیەکان تەنها هاوکاری ئیسرائیلەکانەکەن بۆ لێدان لە ناوچە ئەتۆمیەکان بۆ لە بنکە و بارەگا ئەتۆمیەکانانی بە دەستیان پێینادا و لەسەر و ئەوە تاوەکو ئێستا هیچ نیشانەیەکی بەشداریکردنی شەڕی ڕاستە و خۆ لە ئەمریکاوە نییە لەلایەن وایت هاوس لەلایەن کۆشکیسی لەلایەن پنتاگۆن لەلایەن وەزارەتی دەرەوە ئەوەی کە هەیە تەنها عرضکردنی دەسەڵات بۆ تاوەکو ئێستا تەنها پیشاندانی دیتێرنس بووە بەڵام دەکرێت لە کات ژمێرەکانی داهاتووە 48 سەعاتێک 72 سەعاتێک یاخود زیاتر ئەم ڕووداوانە بگۆڕێن و ئەمانەی کە باسی دەکەین دیارە هەمووی ئەگەرە قەزیەکان دەتواندرێت لە ماوەی 24 ساعت کەمتر یا زیاتر بگۆڕێت و بەمە کۆتایی پێدێنم بەسپاسەوە دەست خۆش بێ زۆر سپاس ئوستادیان بابەتێکی جوان سەرنجڕاکێش بوو وەڵام من ئەوەی کە هەیە لەسەر عێراق ئەگەر بە شێوازێکی خێرایی باسی کۆمڕاستەکەی لەبەر ڕۆشنای قسەکانی بەڕێستان کە گوایە ئایا عێراق ئەگلێ لەم جەنگەوە ئایا لە وەڵامی عێراق چی ئەبێ یاخود با بڵێن عێراق بە شێوازێکی فەرمی وەکو حکومەتی عێراق بەڵام لە هەمان کاتە پارالێلی بە شێوازی گاوتەری بەگرسێکی نەمە حەجی شەعبیمان هەیە فەسائیلەکانمان هەیە کە لە دەروی هەموو سیستەم و هەمووی نظامێکی شەکل لە عێراقا من پێم خۆشە بە قسەیەکی لە نووسەرە شیعەکان دەست پێ بکەم کە باز لەوە کە ئەمە شەڕی جیهانی سێمە دژی شیعە یعنی وا باسەکە کاڵێ ئەگە سێرکەینەوە لوبنان تەواو بوو سووریا تەواو بوو ئەوە ئێران ئەگەر تەواو بێ بێگومان عێراقیش تەواو بێ یەمەنیش تەواو بێ وا وێنایەکە کە ئەمە ئەو بەقسەی ئەو بێگومان ئەمە شەڕی جیهانیە بەرامبەر بە شیعاکرێ بۆیە ئەگەر ئێران بڕوخێ بەڕاستی ئەوە ئیتر عێراق ناتوانێت دیفاع لە خۆی کە عێراق شتێک نامێنێ بەنای عێراقەوە حەشدی شەعبی و فەسائیل و حکومەتی ئیطار و ئەو حکومەتی کە هەیە لە بەغایە ئەویش بە شێوازێک کەلابسەکە ئەگەر هێسیش لە دەرەکی نێت ئەوە سونە هەیە ئەوە کوردەیە ئەمەم جۆرە وێنای کردووە کە ئەوەی کە هەیە لە عێراقا بێگومان هەمووی چاوەڕێیەکەن هەمووی چاویان لەسەر گۆڕانکاریەکانە بەڵکو بگرە حەشدی شەعبی یاخود فەسائیلەکان زیاتر جوان هەڵخستووە بزان ئەمریکا چی ئەکا ڕەفعلی ئەمریکا چیە بێ هەرچەندە ئەوەی کە هەیە کە باسەکرێت ناکرێت پرۆکسیکی وەکو حەشدی شەعبی یاخود فەسائیلەکان مێنەوە لە کاتێکە ئەمان وەلایەن بۆ با بڵێن مرشیدە کە لە ئێرانایە و وەکو ویلایەتی فەقی ئەگەر بەدیو ئاینەکەی سێری بکەین کە ئەمان ئەگەڕێنەوە بۆ ئەو ناکرێت ئەمان دەسەسان دابنیشن و لە کاتێکە نوێنەری ئیمامی غایب لە ئێرانە لەژێر هەڕەشەی ئیسرائیل و لەژێر هەڕەشەی ئەوەی کە پێوتێ شەیتان ئەکبەرا بێ بەڵام ئەمان لێرەوە سێری بکەن و هیچ شتێک هیچ وڵەیەک نەکەن بێ بەڕاستی جوڵەکان زۆر لە ناو عێراقا لە ئاسی دیپلۆماسی کۆمەڵێکی زۆری جوڵە کراوە و لە ئاسی دەرەوەی حکومەتی عێراقی فەسائیلەکانیش کە بینیت ڕۆژانە مزاهرەکان مطالبیان ئەوەیە کە بێت سەفارەتی شەڕ سەفارەتی ئەمریکایە لە لای ئەوان کە بە قسەی ئەوان بێ ئەبێ دابخرێ ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دوم ئەوەیە ئەبێ ئاسمانی عێراقدا بخرێ بەڕووی با بڵێن تیاری ئیسرائیلەکان و تیاری ئەمریکەکان و هەروە وڵاتانی تر کەرا بێ ئاسمانی عێراق بەکاربێنن ینی بە شێوازێکی تەسعیدی یاخۆ بە شێوازێکی وەکچۆ بڵێ ستێپ بای ستێپ مەطالیبەکانیان بەرزەکەنەوە بەڵام ئەوەیە هەتا ئێستا نەچوێتە با بڵێن پێکدادان یاخۆ هێرشکردنە سەر ئەمریکەکان هەرچەنە ئەوەی کە باسەکە لە عێراقا
تا ئێستا حەشدی شعبی ناوێ ئەم مخاتەڕێ بکە یاخود ناوێ ئەم ریسکە بکات چکە ئەزانێت ئەگەر لە ئەمریکەکان بدا لە عێراقا کۆستی زۆرە بێ یاخود با بڵێن ڕەتفعلی ئەوەی کە پێی وترێ ڕیاکشنی ئەمریکا بەرامبەر بە حەشدی شعبی ئەم جارە نۆنستۆپ ئەبێ بەوەی کە دۆناڵد ترامپ ناکرێت تاقیب بکرێت وەکو جۆی بایدن وەکو سەرۆکی تر نییە بۆی لە ڕاستیە ئەمە هەیە تاوەکوونی ئێستا کە فەسائیلەکان یاخود ئەوەی کە لە دەروی حەشدی شعبی شەکەن هێزە چەکارەکانی عێراق لە بابڵین لە قۆناغی ئامادەسازیان لە قۆناغی مۆبەلایزان خۆیان پڕەکەن هاندانێکی زۆری خەڵکی هەیە بۆی کە ئامادە بن کە ئەمە قۆناغێکی تری بابڵین گەڕانەوەی ئەوەی کە خۆیان ناوی ئەبەن گەڕانەوەی شەرعێتە بۆ دەسەڵاتی شیعە یاخود ئەگەر ئەمە نەکرێ وەکو وتم ئەمە شەڕی جیهانی سێمە بێ بەرامبەر بە شیعە و شیعە کۆتایی پێدێ شتێک نامێنە بەناوی هیلالی شیعیەوە شتێک نامێنە بەناوی کۆنتترۆڵی یاخود وڵاتانی شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ساڵانێکە بوو تاران و بەغدا و دیمەشق و بەیروت و سەنعا و ئەمان هەموو پێکەوە بەسرا بوون کە هەمووی لەژێر کۆنتترۆڵی یەک کەسا بوو کە ئەویش ویلایەتی فەقیه بوو کە ئەویش خامینەیی بوو بەڵام ئێستا هەموو هەڵکێشەکە پێچەوان بۆتەوە بۆیە ئەگەر لە ئەگەری دارمانی ئێرانە بۆیە وەکو خوان ئەڵێن ئەوە ئیتر دۆمینۆ ئیفێکت پێویست ناکە باسی بکرێت ئەوە ئەوانیش بە تەواوەتی بە شێوازێکی ئۆتۆماتیکی لە ناو عێراقا ئەگەر هێزی دەرەکیش نەبێ ئیسرائیل نەبێ ئەمریکا نەبێ ئەو لە ڕاستیە سونەکان ئامادەن بۆ ڕوخاندنیان بۆیە ئەمە هەیە لە عێراقا ئەمەی کە لەسەری عێراق هەیە کە لە چاوەڕوانیان بزانن ئایا با بڵین ئەوەی کە بەڕێستە ئیشارتان پێدا ئەمامی قۆناغی ئێسکەڵیشنە قۆناغی بەرزبوونەوەی جەنگە هەر باز لە جەنگە کرێت بەڵام ئایا ساعتەکانی داهاتوو ڕۆژەکانی داهاتوو چیمان پێوترێت چی یاخود چی ئەبینین ئەو کاتە ئەتوانین بڵین حەشدی شعبی یاخود فەسائیلەکان ئەو کاتە ئەوانش ئاکشنەکەن ئەچن بۆ ڕزگارکردنی ئەوەی کە خۆیان ناوی ئەبەن سەرچاوی دەوڵەتی شیعە و هەروەها مێژووی شیعە کۆتایی پێ ئەگەر دیفاعی لێ نەکەن دەستان خۆش بێ بەڕێزان من پێم خۆشە ئەگەر بە پرسیارێک گەڕێم و بەلای کاگمەیسەم ڕاستەکەی ئێمە ئەوەی کە مامانە دەدەقەیەک ماماوە لە زوومەکەیە کاگمەیسم گیان سپاس هەر حەزم کرد تەرکیز بکەمەوە سەر ئەوەی بە حکمی ئێران وڵاتێکی ڕێعیە ئێران وڵاتێکە پشتی بە نەوت بەستووە با بڵین ئابووری ئەم وڵاتە بریتە لە نەوت بریتە لە وڵاتێکی ڕێعی تا ڕادێک هەرچەندە کەسانێک تر باسیەوەکەن کە وڵاتێکە هەمیشە اعتیمادی لەسەر خۆی بووە خۆڕسک بووە ویستێتی خۆی بژێنێ ڕاستە وڵاتێک بووە پیشە سازیەکی بێز نەبووە بەڵام ساڵانێکی زۆرە لەم هەموو ئابلوقە ئابووری توانێتی دەرباز بێت ئەکرێت ئێران ئەوەندە میکانیزمی نەبێ ئەوەندە توڵی نەبێ ئەوەندە ئینسترومنتی نەبێ ئامرازی نەبێ بۆی بتوانێت لەم قۆناغش بێتە دەرەوە یا ئەوەی کە پێی ئەوترێ سەرڤایڤڵ ستراتژی ئەوەی با بڵین ڕژێمەکە استراتیژیەک بەکارهێنێ بۆ ئەوەی سەرڤایڤی بێ بەڵام دوایی ئیتر ئەڵێ لێکولی حادیثین حەدیث بۆ هەر شتێک ئەو کاتە قسەی خۆیە بێت فەرموو کاگمەیسەمیان زۆر سپاس کاردۆ زۆر سپاس بۆ کاک ڕابەر و کاکبینەریش بۆ بەڕێزیشت ئەگەر ئێران لەم دۆخە بتوانایی ئەوەی هەبێت کە بێتە دەرەوە دەزانین دۆخەکە جیاوازیەکەی ئەوەدایەکە من باسی ئەوەم کرد کە سەروەری دەوڵەتی ئێران لی سنراوەتەوە لە ئاسمانەوە سەروەری نییە و ئەمن بەواتای ئەوەیە کە سنوورەکانی ئێرانیش بەدەست ئێرانەوە نییە ئێران ناتوانێت جوڵە بکات لە سنوورەکانی و ئاوکات بۆ نمونە ئەگەر کەسێک وڵاتێک دەوڵەتێک بێوە یارمەتی دەری بێت ناتوانێت لەبەرەوەی کە کاتێک ترامپ دەڵێت کە ئێمە ترامپ دەڵێت کە ئێمە ئاسمانی ئێرانمان کۆنتترۆل کردو بەواتای ئەوەیە کە هیچ کەسێک نابێ نزیکی ئەم وڵاتە بێتەوە ئەوەی یارمەتی دەری بێت من پێم وانییە کە بتوانێت دەربازی بێ لەم دۆخەدا یان ئیسرائیل ڕێگە نادات دەربازی بێ چەند شت هەیە لێرەدا ئەویش ئەوەیە کە ئێران پێش لێدانەکەی هەموو کاتێک هەڕەشەی لەوە کردبوو کە هێرش دەکاتە سەر ئیسرائیل لە ناو دەبا لە دوای هاتنە سەردەسەڵاتی لە 1970 دروشمی سەرەکیەوە بوو کە ئیسرائیل بسڕێتەوە لەم قۆناغەدا کە ئیسرائیل هێرشەکەی کردووە لێدانێکی زۆری کردووە هەیکەلەی دەسەڵاتی کردووەتە ئامانج سەروەری لێ سندووەتەوە ئێران ئەتوانم بڵێم وەکو مارێکی زامداری پێهاتوە ئەگەر بەری بدا ئیسرائیل و ئەم مارە زامدارە دەتوانێت لە زووترین کاتتا کە ئەگەر واز بێنن لێ لەم قۆناغی ئێستادا بۆ نمونە بە دانوستان بە گفتوگۆ بە هەرچی بە ڕێکەوتن بە ئاگربەست ئەگەر ئیسرائیل بکشێتەوە ئێران کۆماری ئیسلامی ئێران واز ناهێنێت لەوەی کە بە دوای ئیسرائیلا بڕوات و ناچارە بۆ ئەوەی کە تۆڵەی خۆی بکاتەوە ئەمە مەبەستی من چیە لێرەدا مەبەستی من لە ڕوانگەیەکی تیۆری وە لە سیاسەتی نێودەوڵەتیە کە ئێمە هەمانە ئەویش ئەوەیە کە دەوڵەتێک
کە کاتێک هێرشی دەکرێتە سەر کاتێک نەیارەکەی گورزی کوشندەی لێ دەدات تاکە شتێک کە بیری لێ دەکاتەوە لەو قۆناغە کە هێرشی لەسەرە مانەوەی خۆی ئەو سۆڤایڤڵە بکرێت بەدەستەوە دوجار هێرشی بەرامبەرەکەی بکاتەوە بۆی کە لە ناوی بات لە ئێستشدا هەر ئەمەی کە ئێستا ڕوو دەدات لە ئێرانە بە هەمان شێوەی و بابەتێکی دیکە ئەوەیە کە ئیسرائیل ناتوانێت ئێران بەربدات بەم ئاسانیە بەم جۆرە لەبەرەوەی کە مەبەستی دەوڵەتی ئێران لە دوای ئەم هێرشە هیچ ڕوون نییە و مەبەست لە مێشکدایە ئەوەیە کە بۆ نمونە لە ڕوانگەی ڕیالیستەکانەوە دەڵێن کە ئینتەنشنی دەوڵەتەکان پێوانەی نییە لە مێشکی سیاست مەدارەکاندایە ئەگەر کۆماری ئیسلامی ئەگەر بۆ نمونە ڕێبەری باڵای ئێران بەم جۆرە ئێستا بەری بدەن ڕۆژی دوای ئەوە دەتوانێت تاکە یەکەم شتێکە ئیگرێتە بەر ئاراستێکە ئیگرێتە بەر لە ڕوانگەی ئیسرائیلەکانەوە ئەوەی کە بڕوا بۆم دروست بکات و هێرش بکاتەوە سەر ئیسرائیل و تۆڵە بکاتەوە بۆیە من پێم وایە کە زۆر قورسە لەم دۆخەی ئێستادا ئێران دەربازی بێت ئەگەر وەڵامێکی پێم وایە تۆزێک گشتگیریش بوو بۆ پرسیارەکەت کاکەرد خۆش بێ زۆر سپاس دکتۆر ڕابەرجان ئەوەی بەڕێزت باست کرد با بڵێن ئەگەر من باسیکەین بۆ قۆناغە باسیکەین ئێمە چینە پۆست ئێرانز ڕژێم ئەگەر بەو جۆرە باسیکەین سیناریۆکان ئەکرێت با بڵێن ئیسرائیل وەکو سوپە پاوەرێک سێر پێ لە ڕۆژڵاتی ناوەڕاستە و ئەم سوپە پاوەرە احتیمال هەیە ببێتە هەڕەشە بۆ تورکیای داهاتوو. بەڵێ ئەوەی کە من باسم کرد لە خاڵ یەکەم بە شێوەی گشتی پرۆژەی دەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئەمانی کە پیانڵێن فیل سیدیان فێڵوەر سیدیا وڵاتانی شکست خواردوو ئەم وڵات گەلێکن لە دوای بەهاری عەرەبیەوە تا گەیشتن بە ئێوەی کە ئێمە ئێستا باسی ئێرانەکەین پرۆژەی دەوڵەتی لەم مۆدێلە جاریشکە قابلی هەڵسانەوە نییە واتە بۆ فۆرمەی جاران ڕەنگە سێک بمێنێ وەکوی کە ئێستا لە سووریا یا لە لیبیا یا لە یەمن خاکێک هەیە سنوورێک ئێمە باز لە جیۆپۆلیتی سنووری جوگرافی ناکە ڕەنگە ڕۆژێک دابێ ئەوەش نەمێنێ بە دڵنیایی چکە ئەم قۆناغی ئێستا وڵاتانە تێکەوە قۆناغی ڕاگوزەرە بەرەو گۆڕینی ئەم سنوورەش تەنانەت بۆیە ئەم دەوڵەتانە ناگەڕێنەوە مەرحەلەی دەوڵەتی سنترال مرکزی هەبێت تورکیا ئەم پرۆسێ وەکو وتم تورکیا خۆی بە ئاکتەرێکی کاریگەر باسیش کرد تورکیا خۆی بە ئاکتەرێکی کاریگەر ئەزانێت تورکیا خۆی بە براوەی کەوتنی ئەسەد و براوەی سووریا ئەزانێ و تورکیا ئێستا ڕابەرایەتی نەهجی ئیسلامی سیاسی ئیخوانیەکە لە ناوچەکەیە هەموو ئەمانە لە لایەک کەشۆپرسی کوردیش ئەمە لە لایەکەدا بنێ هەموو ئەمانە ئەو فایل و کارتانن کە تورکیا لە ناوچەکەیە ئەیزوڵێنێ ئیشی پێکە و عمقی استراتیژی خۆی پێ قوڵەکاتەوە یەکێک لەو ئەگەرانەی کە لە پێشرا من نووسیمەوە باسیشم کرد یەکی لە ئەگەرانەی کە ئەم پرۆژەی ئیسرائیل تورکیا بە خەتەر ئەزانێت لەسەر خۆی لە بڕێ لەم پرۆژەی ئیسرائیلیدا سعودیا ڕۆلی گەورابنێ وڵاتانی کەندا و ڕۆلی گەورابن ئەم وڵاتانە وڵاتانی وەکوتم مۆنارکین ئەمانە وڵاتانێک کە بە هیچ شێوەیەک پژیری پرۆژەی ئیسلامی سیاسی ناکەن لە هەمان کاتیشدا ئەمانە سەرمایه‌گوزاری گەورەیان کردووە چ لەگەڵ ئەمریکا چ لەگەڵ ناو ئەمریکا و ئەمانە ئەتوانن بە خێرایی بڕۆنە ناو پرۆژەی ئیبراهیمیەوە ڕێککەوتنامەی ئیبراهیمەوە و سەرمایه‌گوزاری گەوراکەن لە وڵاتانی دوای جەنگ لە سووریاوە بگرە بۆ لیبیا و بۆ هەتا ئاگاتە عێراق و وڵاتانی دیکەش واتە ئەمانە بەم پرۆژە گەورە بم توانە زەبراهێنجا ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا چەکی ئایدۆلۆژی ئیسلامی ئیخوانی تورکی ئەتوانێت بربەرەکانی ملیارد دۆلار و پارە و سەرمایە گوزاری وڵاتانی ئەنجومەنی تەعاونی خەلیجی بکەنی لێرەدا ئەمەیە ئەمەی کە لە دوای هەموو ئەمانێک کە باسمان کرد وەکو برادرانیش باسی فراکتۆریان کرد چەند پرسێکیکە منێتەوە بڵام ئەم پرسیانە پرسی هەژمونن ئێمە ئێستا لەبەر دەم هەژمونە کۆتایی هەژمونێکە جێگرەوەی بە هەژمونی دیکە چونکە وەکو هەمیشە سێکی بەنابەن غەڵە سیاست ناتوانێت لە بۆشاییدا بمێنێتەوە کەوای ئەبێ ئەمەش پڕ بکرێتەوە دەست خۆش بە زۆر سپاس ماوەسا بینەرجان دێمەلای بەڕێزت ئەگەر بە دقەیەک دەقەونیوێک بتوانیت ئەو حسابەمان پێ بڵێ یاخود ئەو کەلکولیشنەمان پێ بڵێیت کە چانسی گەڕانەوەی با بڵێین سەرمێزی گفتوگۆ تا چەند ئەبینرێ لە ئێستای دۆناڵد ترامپ داواکاریەکانی دۆناڵد ترامپ بۆ
بۆ ئێران زۆر ڕوونە یەک completely destroying nuclear abilities بە تەواوەتی تێکشکانی هەموو توانە ئەتۆمیەک هەڵۆشانەوەی ئەوەی کە پێوترێ access of resistance واتە بەرەی مقاومە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا سێ کۆتایی هاتنی تەواوی هەموو ئەو توانایانی کە هەیەی بۆ دروستکردنی ڕۆکێتی هایپەرسۆنیک ئەگەر ئێران بتوانێت خۆی تەسلیم بکات بۆ ئەو سێمەرجە ئەو سێمەرجەی واشنگتن قبول کات من پێم وایە کە گفتوگۆکان دەگەشتنە قۆناغی شەشەم و دانوستانەکان سەریان دەگرت بەڵام لەک تێگەشتنەکە لەویاوە دەستی پێکرد کە گەشتۆتە ئەمە بۆیە دەکەوێتە سەرەوەی ئێرانەکان چۆن وەڵام دەدەنەوە ئایا ئەمە قبول دەکەن ئەگەر ئەمە قبول دەکەن لەسەر مێزی گفتوگۆ ئەو تەسلیم بوونە قبول دەکەن کە ئەمریکا و ئیسرائیلەکان باسی لێوە دەکەن ئەگەر ئەمە بکرێت دیارە دەتوانرێت گفتوگۆ بکرێت و فول سکیل وۆر ڕوونەداتە ڕۆژهەڵاتی ناوڕاستە. خۆش زۆر زۆر سپاس بەڕێزان ئێمە لێرە زوومەکەمان کۆتایی پێدێت زۆر سپاس بۆ هەرێک لە بەڕێزان ڕابەتەڵات بەڕێبەری ناوەندی تۆژلۆیسپی و هەروە بەڕێز مێسی مڕاتی لەگەڵمان لەگەڵمانە بوو باسی ژیانی کارگەستان بەسەسادێت و هەروەها بەڕێز مامۆستا دیگەر ڕیزە کوردستان لەگەڵمانە بوو بەڕێزگان شارەزا و پێشە لە سیاسی دەولیە زۆر سپاسانەکەین بەڕێزان هیواداری کەمی دێتمان پێکە سەر ئەم گۆڕانکاری لە وڵاتی ناوەڕاستە هەیە دووبارە بە هیوای کاتی سپۆرتس و کار لەخۆی گەورەکە زەمان پارێزرا بێ بە هیوای کاتی سپۆرتس سپاس